بیسەرانی هێجا لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل ئەم کاتتان باش ئەمڕۆ 15 ئاب تەباخە و ساڵیادی چلۆمین جەژنی ژیانەوەی کوردان پیرۆزەکەین بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەشەکەین. ئێمە نەبەزینی گەریلاکانی ئازادی کوردستان بە هەمووان نیشان دەدەین. فەرماندەی بڕیارگەی ناوەندی پاراستنی گەل نەپەگە مراد قەرەیلان بە بۆنەی جەژنی ژیانەوەی 15 ئاب پەیامێکی بڵاو کردەوە. مراد قەرەیلان ڕایگەیاند گەریلاکانی ئازادی کوردستان لە ساڵی 41 هەڵمەتی 15 ئاب بە ڕۆحی ئەگیدەکان و زیلانەکان دەجوڵێنەوە. ئەو پەیامەی ئاراستە کرد لە چوارچێوەی تاکتیک پرسپێکتیڤی ئێمەدا ئێمە شەڕی سەرزەوی، شەڕی ژێرزەوی و شەڕی ئاسمانی زیاتر پەرە پێدەدەین. بەزین و لەشکان نهاتنی گەلی کورد لەشکان نهاتنی گەریلا بە هەموو کەس نیشان دەدەین. ئەمە خواست و پێداگیری ئێمەیە. جەژنا وەژینە لەوە هەمیان پیرۆز بێ. بناوی تەبایی گەریلای ئازادیا کوردستان چەلەمین ساڵڤەگەرا پێنگاوا 15 تەباغە جەژنا وەژینە لە ڕێبەرا پۆ پیرۆز dikin. Çel û yekemîn da em ji bo her kesî serkeftinê dixwazin. Çel sala di dîroka gelê Kurdistanê da destanekin. Bi herfê zerîn hatê nivîsandine. Bi xûnê şehîdên qehreman hatê xemlandine. Em tevayî şehîdên şoreşe di şexsî fermandarê nemir rehval Egîd Masûm Korkmaz'a bi rêzdarî bi hürmet bîrtînin. Pengava 15 tebaxe ne pengavek ji rêzê bû. Di dîroka Kurdistanê da میلادک هر تشت گوهرد هر رکاندنا دیروکه لکردستان گوهرد او دیروکا سرامجری دچو سر راست گر بلنده شورشا وجینه بو دسپیکا شورشا فکری شورشا جواکی شورشا چاندی شورشا جن وسا جواکا کردستان جنوبا آواکر اف به حسانی نبو به فکر و رامانا ریبراپو به کدا به همپا آ ریبراپو و جاردین به کدو برخدانا حوالن زندانا آمده پیکات دوا 40 سالی در باز بیدا گلک برخدان دستانی پیکاتن و گلک اگید قهرمان چه بون ایرادا گله کرد لهمبر هویتیا داگر کریه قر کریه تمثیل دکنم گله ما هجا روجا هیرو هرما روجلاتا ناوین دکلیا کایران لی زده بیا لام دنرن داگیر کریا ترکیه رژیم فاشیست AKP MHP هول ده اف کایرانا بفرتل شرکی هرمی او دخوازد وانا بردا دنابر دولتین لسر کردستان سرور و دستلاتدار تفاقه که پیش بخینه لامبر دوزا آزادیا کرد لامبر تفگرا ما دخوازه وسا اتفاقا که پیش بخیر جبو دروجلاتا ناوین دا کردستانه که آزاد سر بخواه چه ببه اما شر گچ بکن اب شر رومته یا شر ولاد پاریزی یا شر شرفه شر ناموسه یا اما وی شری بلند بکن ام بانگ تبایی ولاد پاریزی کرد کن پارتی سازی شخصیت دبکی با حقیقت ببینن پشتوانی گریلای آزادی کردستان بکن ام بانگ دکن تبایی جوان کرد جوان عرب دبه بشتاری و مشا پیروز ببن دبا سردمی دیروکی گرینگ دا هر کسی دعوتا ارکد کن و ام جبو هر کسی دسری دا جبو تبایی حوالان تبایی گل ما تبایی دوستن ما دبا سردمی گرینگ دا بدلو جان ام سرکفتن ادخازن دمشا آزاد کرنا فیزیکی ها ربر اپودا دمشا آزاد کرنا کردستان دمشا آزاد کرنا گل حرم دا ام جبو هر کسی سرکفتن ادخازن و هم دبن سرکفتن دیجی سرو آبو دیجی سرو آبو بجان بخوین انتر نهیسرو بجان بخوین انتر نهیسرو بجان بخوین انتر نهیسرو دیجی پارتیا کارگر کردستان بەڕێزان دەتوانن بیسەری تەواوی پەیامی فەرماندەی بڕیارگەی پاراستنی گەل نەپەگە مراد قەرەیلان بە بۆنەی جەژنی ژیانەوەی 15 ئابەوە لە رادیۆ دەنگی گەل کاتژمێر 11:40 بە کاتی ناوەندی ئەوروپا و بە کاتی کوردستان کاتژمێر 12:40 ببن.
زیندانیانی پەکەکە و پاژەک لە زیندانەکانی تورکیا بە پەیامێک ئاهەنگی 15 ئابیان بەرزڕاگرتە. زیندانیەکان لە ژێرناونیشانی با بە پێی فەرماندەی گەورە عەگید بڕۆین و هەنگاوی ئازادی ڕێبەراپۆ بە سەرکەوتن تاجدار بکەین. پەیامی خۆیان بڵاو کردەوە. لە دەستپێکدا ئەم ڕۆژەیان لە سەرۆک ئاپۆ و هەموو گەلی کورد پیرۆز کردووە و دەقی بەیاننامەکە بەم شێوەیە ئێمە با خۆڕاگری گەل و بەتایبەت دایکە خۆڕاگرەکانمان دەچینە ساڵی 41 هەنگاوی 15 ئابەوە. گەریلاکانی ئازادی کوردستان بە بەرخودانی فیداکارانە هەنگاوی 15 ئاب سەرکەوتن بەدەست دێنن. ڕوونەکە ئەم خەباتە مێژوویە بۆ ئازادی جەستەی ڕێبەراپۆ لەم ساڵدا سەرکەوتوو دەبێت. وەک دیلەکانی پاژەک و پەکەکە با نەریتی تێکۆشانمان لە هەموو کاتێک زیاتر بکەین. هەروەها کۆنگرەی نەتەوەیی کوردستان کەنەکە لە 15 ئاب ساڵیادی هەنگاوەکەی پیرۆز ڕاگرت و بە ڕاگەاندراوێک ڕایگەیاند هەنگاوی 15 ئاب لە 15 ئابدا گەلی کورد لە ناوچوون ڕزگار کرا. لەگەڵ یەکەمین تەقینەوەی تفەنگ لە 15 ئاب دەرگای ئازادی کرایەوە و گەلی کورد گەیشتە قۆناغی گەلی شۆڕشگێر. ئەمڕۆ شۆڕشێکی مێژووی لە کوردستان بەڕێوە دەچێت و کاریگەری لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان هەیە. کەنەکە ڕای دەگەێنن لە چلێمین ساڵیادی 15 ئابدا دەوڵەتی تورک بە هەموو ئامراز و شێوازێک درێژە بە هێرشەکانی دەدات. دەوڵەتی داگیرکەری تورکیا سروشت و کولتوری کوردان دەشێوێنێت و هەروەها هێرشەکانی لە باکوور و ڕۆژاوا و باشووریش فراوانتر کردووە. لە شوێنەکانی وەک خواکورک، هەفتانین، مەتینە، زاپ و ئاواشین چەکی قەدەغەکرا و کیمیایی و فۆسفۆر و چەکی ئەتۆمی بەکاردەهێنێت. لە بەرامبەردا گەریلاکانی ئازادی کوردستان با ڕۆحی 15 ئابەوە بەرخۆدانێکی مێژووی بەڕێوە دەبن و سوپای داگیرکەری تورکیایان تێکشکاندووە. بەم بۆنەیەوە ئێمە وەک کەنەکە جارێکی دیکە جێگەی خۆمان لە کەمپەینی ئازادی بۆ بەڕێزۆ جەلان چارەسەری بۆ پرسی کورد دەگرینە بەر و داوا لە هەموو کورد و دۆستانی کورد دەکەین بەشداری ئەم هەڵمەتە بن و کەمپەینەکە بەهێزتر بکەن. لە چالاکی دانیشتن لە بەردەم بینای نەتەوە یەکگرتووەکان لە ژنێڤ فەرماندەی هەڵمەتی 15 ئاب معسووم کورکماس عەگید یاد کرایەوە لە 25 کانونی دووەمی ساڵی 2011ەوە لە چوارچێوەی هەڵمەتی کاتی ئازادیە لە شاری ژنێڤی سویسرا پامەنجی ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد لە بەردەم بینای نەتەوە یەکگرتووەکان چالاکی دانیشتن ئەنجام دەدرێت. لە چالاکیەکەی ئەم ساڵدا بە بۆنەی چلەمین ساڵیادی هەڵمەتی 15 ئاب لە کەسێتی فەرماندە عەگید خولەکێک ڕێزگرتن بۆ شەهیدانی تێکۆشانی ئازادی کوردستان بەڕێوە چوو. لەسەر ناوی کۆمیتەی چالاکی ژنێڤ ڕەمەزان کۆزلکۆرت ساڵیادی 15 ئابی پیرۆز کرد و ڕایگەیاند تا ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد تێدەکۆشین. هاوسەرۆکی ناوەندی جڤاکی کوردی دیموکراتیکی ژنێڤ ئیبراهیم یوکسەڵ ڕایگەیاند ئەو هێزە ئەمپریالیستانی کوردستانیان کردووەتە چواربەش، ئێستاش دەیانەوێت درێژە بەو سیاسەتانە لەسەر کوردستان بدەن و دەڵێت شوێن کەوتوانی فەرماندە عەگید کە دژی ئەم سیاسەتانن لە دەوری پارادایمی ڕێبەراپۆ خۆیان بەهێز کردووە بۆ ستاتوی گەلی کورد و کوردستان تێکۆشانی مەزن دەکەن. بەم بۆنەیەوە دووبارە سڵاو لەو گەریلایانە دەکەن کە بە ڕۆحی 15 ئابەوە بەرخۆدان دەکەن. هەروەها بانگەواز بۆ بەشداربوون لە ئاهەنگەکە لە حەڤەی ئاب بۆ یادی 15 ئاب لە شاری لۆزانی سویسرا ئەنجام دەدرێت پاشان چالاکی دانیشتنەکە ئەنجام درا. her roja çarşembe ve çalakvanın Gülcenev rejiyan dikin yi Kürdistan'ı em never çalakya kudar tıkhinin. Sedema ve çalakya me reber apo çelu dummehe qed agahi jenay girtin. Lever em her roja çarşembe em bangavazi li spiti netawayê ku li parlamenta mapê mirovan kin. Em dibêjin em li îstîkan deştê berdin û karê xwe bînin çî. Ya duyem jî îro em meha 15 tebaxê li serîna rêberan li serok apo li şervanên azadiyê û îro li çemperan şer dikin em li wan silav dikin û pîroz dikin dayîkên چالاکی ئیشگری لە کەمپی پەنابەرانی شەید ڕۆستەم جوودی مەخمول لە ڕۆژی 392 لەگەڵ گروپی 77 بەردەوامە. لە ڕۆژی 15 ئاب لە چالاکیەکەدا ئاهەنگی پیرۆزبایی ساز کرا.
و تجریده که گران لسر ریبر مد مشاندن او اف نیزی 4 سالانه بتشه وی آگهی ریبر آپو نهاتیه گرتن ام جبونا تندرستی ریبر خواه دنا و گمانان دنا صدم شهر قیران او خانتی من بهی تجرید لیم رالیه درمان همو پرزگیره کانکول سر روی جهان ده قوم چارسری یاوان دوکرنا دیاری ام رالیه ده در باز ده دوی همو جهان جیوه تجرید دجی مروواتی را بیدنگ نمینه ام لسر ناوه گروه با 76مین سلاح و حسکرین خواه جریبر آپو را دشینین ناوند پروردان امرالیه بره 15 تباخ شر لزاب آواشین متینان او باکور کردستان گهشتیه لطکای که هری بلند گریلا بره فدایی او تاکتیک اندم دجمن آنیه روشه که کو ایدی نکارت وندایی خواه جره گشتی و شیره ججنا وجین لطوای گل کرد ریبر آپو پیروز دکین بجید سرک آپو بجید سرک آپو بجید سرک آپو به سرک جیان سوپای داگیرکەری تورک و گروپە چەتەکانی گوندەکانی کانتۆنی عەفرین شەهبایان تۆپباران کردووە بە گوێرەی سەرچاوەخۆجییەکان دەوڵەتی داگیرکەری تورک و گروپە چەتەکانی گوندەکانی شعلە و خەرباشە و تەلعەنەب و دیرقادی و حەساچیک و مەزاری حەلیسا و شێخ عیسا و خەرناتاینیان تۆپباران کردو بە گوێرەی زانیاریەکان لەو شوێنانە تا ئێستا زیاتر لە 80 تۆپ کەوتووەتە خوارەوە و هێشتاش تۆپبارانەکە بەردەوامە. لە کانتۆنی فورات یەکەمین کۆنفرانسی پارێزنامەکانی ڕێبەری گەلی کورد بە دروشمی بە خوێندنەوە و تێگەیشتن و بەدیهێنانی پارێزنامەکان ئازادی جەستەیی ڕێبەرە پۆمس و گەردەکەین بە ئامادەبوونی سەدان کەس دەستی پێکرد. کۆنفرانسەکە لە هۆڵی چاند و هونەری باقی خەدۆ لەسەر 4 گفتوگۆ دەستی پێکرد. واحد نافيكنو لا مخاطر جبور رزدار وجوان تقام تزاكو ناي مشاندن هر هاوي شكل كراكري سر رزدار وجوان فيزيكي مشاندن لبيت على أن غدر دبات وفرنسا بيجينا الجيش بوما قالت لي عالي كده تشتسر رزدار وجوان رزدار وجوان تاني عشرين مشاعر كشخصت عادي كده شيء فكرة رامان ونينين رزدار أوجرا تاني عشرين أما بلاطي كشاوة أما عميداريا رجولات المعبيدة شاوة عربي لازم أبتشنا بحر عربي غيرني عشرين بينما من أولي شيء حيانيكو سيستم دولة ترك آنجيو سياسي هاي ناس كرن حیال گروش ترکیه گشتی دواری آبوریتا دواری چاندیدا نه ناس کرد اما نکاربن سیستم این دارش ناس کرد. جبر کو ام دکمن که مانیا کرد مزنده ما کو ام سیستم این داری ورکو گردیگه هکیدن کینن و هر وها ریبر آبو ورکو کسایتی که کود هندر وی گردیگه هی نسکاتیا که بی آبوی نخوانده که بی آبوی با هۆکارێکی نادیار ئاگر لە بازاڕی کۆنەفرۆشانی مامزاوای شاری هەولێر کەوتوتەوە و لە ئێستاشدا تیمەکانی بەرگری شارستانی لە هەوڵدان بۆ کۆنتڕۆلکردنی ئاگرەکە زانراوە. تا ئێستا ئاگرەکە بەردەوامە و هیچ زیانێکی گیانی نەبووە، تەنها زیانی مادی هەبووە. هۆکاری کەوتنەوەی ئاگرەکەش نەزانراوە. پاش کۆنتڕۆلکردنی ئاگرەکە لێکۆڵینەوە لە هۆکاری کەوتنەوەی ئاگرەکە دەکرێت. ڕێکخراوی CPT ڕایگەیان لە ساڵی 1991ەوە تا مانگی حوزەیرانی ساڵی 2024 بەهۆی داگیرکاری و هێرشەکانی تورکیا و ئێران 425 کەس شەهید بوون و زیاتر لە 170 گوندیش بەهۆی لەشکرکێشیەکانەوە چۆڵکراون. لە هۆتێل ڕوتانا لە شاری سلێمانی تیمی کوردستانی ڕێکخراوی CPT ئەمریکی کۆنگرێکی ڕۆژنامەوانی و سێمینارێکی بۆ خستنەڕووی داتا و ئامار و زانیاریەکانی لەشکرکێشی و داگیرکاریەکانی سوپای تورکیا و ئێران لەسەر هەرێمی کوردستان
کوردستان ئەنجامدا. لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا سپیتی ڕاگەیان لە ئەنجامی هێرشەکانی تورکیا و ئێران 845 کەس بریندار بوون و گیانیان لەدەستداوە. لەو ژمارەیە 702 کەسیان لەلایەن تورکیاوە بوون و 143 کەسیشیان لەلایەن ئێرانەوە بووە. ئەوەشیان ڕاگەیان لەو 702 کەسەی کە لە ئەنجامی هێرشەکانی تورکیاوە بوونەتە قوربانی 344 هاوڵاتی شەهید بوون و 358 هاوڵاتیش بریندار بوون. هەروەها لە ئەنجامی هێرشەکانی ئێران 81 کەس شەهید بوون و 62 کەسی دیکەش بریندار بوون. هەروەها ئەوەشیان قسوەتە ڕوو لەو 143 کەسەی کە لە ئەنجامی هێرشەکانی ئێرانەوە بوونەتە قوربانی 81 کەسیان شەهید بوون و 62 کەسی دیکەشیان بریندار بوون. لەو ژمارانە 194 قوربانیان منداڵن و 240 قوربانیان ژنن. هەروەها 18 کەسیان گومان دەکرێت قوربانی بن بە چەکی کیمیایی. هەروەها سپیتی ڕاگەیاندووە زیاتر لە 170 گوندی هەرێمی کوردستان بەهۆی لەشکرکێشیەکانی تورکیا و ئێرانەوە چۆڵکراون. هەروەها ئاماژیان بەوەش داوە سوپای تورکیا لە ساڵی 2015 بردومانەی گوندی زارەگەلی کرد لە بناری قەندیل لە ئەنجامدا 18 وڵاتی مەدەنی بوونە قوربانی. ئەمەش یەکەمین بردومانی فڕۆکەی بێفڕۆکەوانی دەوڵەتی تورکیا بوو لە هەرێمی کوردستانە. هەروەها یەکەمین بردومانی دوای کۆتایی هاتنی پرۆسەی ئاشتی بوو لە نێوان دەوڵەتی تورکیا و پەکەکە. باگشتی لە 169 قوربانیانی مەدەنی لە هەرێمی کوردستان بەهۆی بردومان و هێرشی ئاسمانی دەوڵەتی تورکیاوە بوون. ڕێبوارتەها پارێزگاری نوێی کەرکووک لا یەکەم بڕیاریدا نووسراوی خانەنشین بوونی بۆ ڕاکانجەبووری دەرکردووە. بە گوێرەی نووسراوەکە دۆسیەی ناوبرا و ڕەوانەی بەڕێوەبەرایەتی خانەنشینی کەرکووک کراوە بە مەبەستی جێبەجێکردنی بڕیاری خانەنشین بوونی. ڕاکان سعید جەبووری تەمەن 6 ساڵ لە ساڵی 2007ەوە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر کرایە پارێزگاری کەرکووک بە وەکالەت. ناوبراو لە هەمان کاتدا سەرۆکی هاوپەیمانی عەرەبی بوو لە کەرکووک و ماوەی 6 ساڵە ئەو پۆستەی بە وەکالەت وەرگرتووە. شەوی 9 لە سەردەی ئەم مانگا لە هۆتێل ڕەشیدی بەغدا کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەڕێوە چوو. تیایدا ڕێبوارتەها بە پارێزگار و محەممەد حافز بە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەڵبژێردران. تۆڕی هەواڵی عێراق بڵاوی کردەوە کۆنسولی گشتی نوێی ئەمریکا لە هەرێمی کوردستان دیاری کرا. دەشڵەن کۆنسولی نوێی ئەمریکا ڕاگەیاندووە پشتیوانیەکانی وڵاتەکان بەردەوامە بۆ عێراق و هەرێمی کوردستان و چەخ لە ئەنجامدانی هەڵبژاردننی هەرێمی کوردستان دەکەنەوە و هیوادارن پرۆسێکی سەرکەوتوو بێ. جێگەی ئاماژەیە لە ڕۆژی 20 ئابی ساڵی ڕابردوو مارک سترۆ وەک کۆنسولی گشتی ئەمریکا لە هەرێم دیاری کرا و لەم ڕۆژدا کۆتایی بارکەکەی هاتوو. ستیڤ بیتنەر جێگەی گرتەوە. وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق سەبارەت بە گەڕانەوەی ژمارەیەک ئاوارە لە کەمپەکانی سنووری پارێزگای هەولێر بۆ زێدی خۆیان ڕاگەیان ژمارەیەکی دیکەی ئاوارەکان کە لە کەمپەکانی خازر، حەسەن شام و هەرشەمی سنووری پارێزگای هەولێر بە ڕەزامەندی خۆیان گەڕاونەتەوە زێدی خۆیان لە نینەوە و ئەنبار. ئەوەش خراوەتە ڕوو ئاسانکاری تەواو کراوە بۆ کۆتایی هێنان بە پرسی ئاوارەکان لە عێراقدا و بەردەوامن لە تۆمارکردنی ناوی ئەو خێزانە ئاوارانەی کە دەیانەوێت خۆبەخشانە بگەڕێنەوە زێدی خۆیان. هەروەها باسییان لەوە کردووە ئەو خێزانانەی تازە گەڕاونەتەوە بە یارمەتی دارایی و پێدانی کەلوپەلی ناوماڵ هاوکاریان کراوە. هەواڵەکانمان پێشکەشکردن. هەر شاد بن.